سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرتچێکین. ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خی گەورە و میرەوان حەزانم سڵاوتان لەبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێی گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئایزانم تاوان شیکاری وەرزشی وەکو ئاماژەم پێکردووە بۆ ڕووداوەکانی ڕۆژە، بەڵام بێگومان پرسیارەکانی ئێوە، ڕەخنەکانی ئێوە یاخود مناقەشەکانی ئێوە بەردەوام باسێک دەبێت لە نێو بەرنامەکە، بەردەوام شتێک دەبێت کە گفتوگۆی لەسەر بکەین. تاوان تەوەری سەرەکی ئەمڕۆ باسکردن دەبێت لەسەر ڕیال مەدرید دەروای یاری ئەم شەوی بەرشلۆنە و دواتریش باسێک لە ڕوبەڕووبوونەوەی ڕۆما و ناپۆلی دەکەم. بەڵام من پێشەوەی دەستکەم بە بەرنامەکە حەز دەکەم شتێک بە بینەرانی خۆمان بڵێم، شتێک یعنی با نەڵێم بینەرانیش لەم وتەی من تێبگەن، شتێک بە هاوڕێیانی خۆم بڵێم. ئێوە هەمووتان وەکو هاوڕێ، یعنی حەز دەکەم مەسەکە گوێبیست من گوێبیستی ئەمە بین تا ئەوەی وەرزش بەو مانایی خۆی تێبگەین، وەرزش بەو مانایی خۆی مناقەشە بکەین کە هەیە. زۆر ئاساییە کە ئێمە بینەری تۆپی پێین، دوایارەکان وەکو هەمومان حەزمان بە مناقەشەی دوایارەکانە، هەمومان حەزمان بەوەیە کە مناقەشەیە بکەین لەگەڵ هاوڕێیەکمانە، لە هەنێ حاڵەتە دەماری بگرین، لە هەنێ حاڵەتە ئاین زۆر ئاسای، بەڵام لە بارودۆخی ئاسایی خۆی لە بارودۆخێکاکە لە چوارچێوەی سلوکیاتە جێی بێتەوانێ. بەڵام زۆر گرنگە بووی کە تۆ دیت مناقەشە لەسەر تیپیەکەی هەرمە هەر بۆ خۆت هەر بۆ هاوڕێیانم کە مناقەشە لەسەر تیپیەکەی مەیە بەیەکیاری هەڵسەنگاندنی بۆکە، با دیوێکی وەرزشی جوانت دەربکەوێ، با ئەوەی کە گوێی لێگرتی لە دوورەوانێ، ینی من حەدم نییە ئەمەوەکو ئامۆژگاری بڵێم، بەڵام با مناقەشەیە بێ لە بین ئێمە یاخو قسەکردنێ بێ لە بین ئێمە، با ئەوەی کە لە دوورەوە گوێ و لێگرێ تەرکیزی سەر بکە، ئەم کەسە چۆن قوڵ بۆ تۆ لەم تیپە، ئەم کەسە چۆن باسی ئەم تیپاکە. وەرە سەرەتا لە ئامانجی تیپەکەەوە سەریکە لە کۆتایی لە دەستپێکی وەرزەکەیە، ئەم تیپە چۆن ئامادەکرێت لە دەستپێکی وەرزە و بۆچی ئامانجە یاریەکە. دواتر وەرە سەریە ڕاهێنەر و دواتر ئاماری یاریەکان، بەڵام لەگەڵ هەموو شتێکدا کە تۆ مناقەشەی شتێکی ڕەفزیەکەی با بەڵگە و پێبێ، با دووشتی مەنتیقی پێبێ کە تۆ مناقەشە لەسەر تیپێکی کە تۆ ڕەفزیەکەی ئاوا مەکە، با بەڵگەی مەنتیقی پێوێ، وەکە وەسفی تیپێکی ژەکەی، وەکە وەسفی ئەفزەلیەتی ئەو کەسەی کە تۆ خۆشتەوێ، ئەفزەلیەتی بەسەر ئەوی ترا، ئەفزەلیەتی بەسەر چوار دەورەکەتە، ئەفزەلیەتی بەسەر براکەتە، بەسەر ئاوڕێکەتە، با بەڵگە و پێبێ، با بەڵگە و پێبێ. ئەمە من هەروەکو تێبینیەک پێتان دەڵێم کە یعنی ڕەنگە هەچ کەسێکە لەوە گوێ لێ بگرێ زۆر بەخۆشتر گوێ لە مناقەشەکانە بگرێەوە، زۆر بەخۆشتر گوێ لە قسەکردنەکانی تۆ لەسەر وەرزش بگرێ، بەڵام زۆر گرنگە ئابە و پێوەرەیە هەم ڕەخنە بگری، هەم ستایش بکەی و هەم هەڵسانگەندن بۆ تی بکەیت و دواتر دڵنیا بە لەوەی ئەگەر بەم شێوەیە کردێ بەردەوام قسێکی تەندروستە لەسەر وەرزش دەست دەکەوێت. دەچمە سەر یاری ڕیال مەدرید و ئیشپیلیا کە شەوی ڕابردوو یارێکی گرنگ لە خولی لیگەی ئیسپانی لە هەفتەی 32 بەڕێوە چوو
کە ئیشبیلیا لە نێو یاریگای ڕامۆن سانشێز پێسخوان میوانداری لە یانی ڕیال مەدرید کرد وەک دەبینن سەرەتا ئیڤان ڕاکیتیچ گۆڵی پێشکەوتنی بۆ ئیشبیلیا تۆمار کرد لە یارەکەدا و گۆڵی دووەمیش لەلایەن ئێرێک لامێ لە ئەرژەنتینیەوە تۆمار کرا کە ئەمەش گۆڵی دووەمی ئیشبیلیا بوو و جێمی یەکەم بەم دوو گۆڵە لە سوودی ئیشبیلیا بەکۆتا جێمی دووەم ڕیال مەدرید گەڕایەوە ڕیال مەدرید جارێکی دیکە بۆ مانی سەلمانەوە یارینەوە خولەکە من ئەمێ جارە دیمەنەکان بینین بەیەکەوانێ دواتر ورد و دریشتی گەڕانەوەکەی ڕیال مەدرید و ئەو قسانەی کە لە سۆشیال میدیا کرێ یاخودەوەیەتە سەر شاشە قسەکە لەسەر ڕیال مەدرید و ئەم بارودۆخ و ئەمانەی کە هەیە پەلەمەکەن هەمووی بێکەوە گفتوگۆ دەکەین و هەوڵ دەدەین بگەینە شتێکی واقع ئەمە تەبعاً گۆڵی سێمی ڕیال مەدرید لە خولەکی 92 تۆمار کرا کە ئەم جارەش حاجی خاوەنی گۆڵی سەرکەوتنی ڕیال مەدرید بوو. ئەمە ئەنجامی یاری نێوان ڕیال مەدرید و ئیشبیلیا بوو. منەوەی تێبینیم کرد یعنی شتێکی زۆر باوەیە تەنانەت جولیان لوپیدیجی لە دوای یارەکە باز لە چیەکە ئەڵێ بەردەوام سەرکەوتن بۆ یاریزانەکانە وەشکستی ژێتەوە سۆی ڕاهێنەر بەردەوام شکست لە ئەستۆی ڕانەرە لە تیپەکانە و بردنەوە بۆ یاریزانەکانە تەنانەت ئەم شەوەنچیلۆتیش لە دوای یارەکە ئاماژە بەوە دەکات ئەڵێ ئێمە بە سەرەتایەکی هەڵە بەشداری یارەکەمان کرد بەڵام سوپاسی یاریزانەکان مەکەم کە لە جێمی دووەم توانیان ئەنجامەکە پێچەوانە بکەنەوەە. دیقەت بن من ئێستا شتێکتان پێ دەڵێم لەسەر ڕیال مەدرید یعنی حەز ناکەم لێرەوە ینی هەموو جارێ من ئەم قاوانە دووبارە بکەمەوانێ بەڵام ئەمە بۆ کۆتا جارە پێتان دەڵێم ئیتر ئەوەی تر بۆ خۆتان تێگەیشتن بۆ خۆتان بالای خۆتان بێنێتەوانێ بێڕۆڵیان چیلۆتی ئازایەتی یاریزانەکانی ڕیال مەدرید ئازایەتی حاجی کەریم ئیتر ئەمانە هۆکاری سەرکەوتنەکانی ڕیال مەدریدە بەڵام با من بێم بەداتا پێتان دەڵێم ڕیال مەدرید لە 32 یاری لالیگادا چی کردووە و ئەمانە ڕۆڵی چیە کە من دیفاعیان چیلۆتی بکەم هەر بەدەم نایکەم بێم بەدەم دیفاعی لێ بکەم نه بە بەڵگە و داتا و ئامار دیفاعی لێ یەکەم و ئەگەر ڕەخنەشی لێ بگرم بە بەڵگە و داتا و ئامار ڕەخنەی لێگرم تەنها بە قسەکردنی شەکەم ناکەم دەچمە لای گرافیکەکان ئامارێکی ورد لەسەر ئەم 32 یاری ڕیال مەدرید وەردەگرین گرافیکەکان بەس گەراوکارانم لە کاتی گرافیکەکە بیدەن بە شاشە گشتیەکە بەشکە بینەر جوانتر شتەکان ببینێ ڕیال مەدرید لە وەرزی ئەمساڵدا 32 یاری لە خولی لالیگای ئیسپانی کردووە دیقەت بن لە یاریگای خۆی لە 16 یاریدا 13 گۆڵی کردووە لە جێمی یەکەمدا ئەمانە لای خۆتان هەڵگرن با لە بەرچاوتان بێ ڕیال مەدرید 13 گۆڵی کردووە لە جێمی یەکەمدا لە یاریگای خۆی لە 16 یاریدا 21 گۆڵی کردووە لە جێمی دووەمدا لە جێمی یەکەمدا 13 گۆڵی کردووە لە جێمی دووەمدا 21 گۆڵی کردووە گرافیکی دواتر ئەمانە بالای خۆتان بۆیە ئاوا دوو پاتیەکەمانێ بەشکە جوان دواتر ئاماژە بە گرنگەکەیە گرافیکی دواتر گەر ئامادە بێ ئەمە گرافیکیەکەم بوو تایبەت بە ڕیال مەدرید کە بێگومان لە دەرەوە یاریگای خۆشی باری شەوی ڕابردووانێ ڕیال مەدرید 16 یاریشی لە دەرەوە یاریگای خۆی کردووە هاوکارانم گرافیکی دووەمم گەر بۆ ئەمەش گرافیکی دووەم بۆکو ئاماژەم پێکرد لە دەرەوە یاریگای خۆشی 16 یاری کردووە جارێکی تر دوو پاتێکەمەوە لە دەرەوە یاریگای خۆی ڕیال مەدرید لە وەرزی ئەم ساڵە لە 16 یاری 8 گۆڵی تۆمار کردووە لە جێمی یەکەمدا لە دەرەوە یاریگای خۆی لە 16 یاریدا 24 گۆڵی تۆمار کردووە لە جێمی دووەمدا واتە دوو ئەوەندەی ئەوەی تر کە دەکاتەوە سێ ئەوەندە ینی سێشتی 24 ڕیال مەدرید لە جێمی یەکەم لە یاریگای خۆی 13 گۆڵی کردووە 21 گۆڵی لە جێمی دووەمان کردووە لە دەرەوە یاریگای خۆی 8 گۆڵی کردووە لە جێمی یەکەم 24 گۆڵی لە جێمی دووەمدا کردووە گرافیکی دواتر گرافیکی سێم کە هەر لەسەرم ئامارە دەڕوا ئەلەوە من شیکارەکەم دەست پێ دەکەم بە کۆی گشتی ڕیال مەدرید لە لالیگا لە 32 یاری لالیگادا لە جێمی یەکەم 21 گۆڵی تۆمار کردووە
لە جێمی دووەمدا 45 گۆڵی تۆمار کردووە واتە 2-0 و زیاتر گۆڵکردنی ڕیال مەدرید لە جێمی دووەمدا 2-0 و زیاتر بووە. گرافیکی کۆتایی ئەنجە دوایەوە شیکارەکەمان دەست پێ دەکەین و وەکو پێم وتی من بە بەڵگە و داتا و ئامار و قسەکانی خۆم دەخەمە ڕوو. ئەمە جارێکی تر تەئکیدکردنەوەی ڕیال مەدرید لە 32 یاری لالیگا لە کۆی گشتی 21 گۆڵی لە جێمی یەکەم لە 32 یاریدا تۆمار کردووە، لە کۆی گشتی 45 گۆڵی لە جێمی دوم لە 32 یاریدا تۆمار کردووە. لە سەد کە ڕیال مەدرید 66 گۆڵی لە مۆرزەی خولی لیگەی ئیسپانیا تۆمار کردووە، لە سەدا 50 گۆڵەکانی ڕیال مەدرید لە 30 خولەکی کۆتایی یاریە تۆمار کراوە. من نەچوم 40 خولەکی کۆتاییتان بۆ وەرگرم لە جێمی دومدا ئانی هەمووی بێنمەوە جێمی دوم، نە 30 خولەکی کۆتایی کە بەردەوام ڕانەر کاتێک گۆڕانکاریەکە لە خولەکی 60 کە گۆڕانکاریەکە ینی ئەو کاتەم بۆ وەرگرتوون کە گۆڕانکاری ڕانەر لە یاریگادا ڕوویە 33 گۆڵی ڕیال مەدرید لە سەدا 50 گۆڵەکانی ڕیال مەدرید لە 30 خولەکی کۆتایی یا تۆمارکراوە، نەک 60 خولەکی سەرەتا. 60 خولەکی سەرەتا یاریکردن 33 گۆڵی ڕیال مەدریدی بەرەکەوێ، 30 خولەکی کۆتایی یاریکردن ینی 60 بە 30 33 گۆڵی تیا تۆمار کراوە، 33 گۆڵی تیا تۆمار کراوە. زۆر باش. ئەمە بەڵگە و داتا و ئامارەکان. ئەم بەڵگانە پێمان دەڵێ کە ڕیال مەدرید لە جێمی دووەمدا کە ئەگەر بەسیترین کەس بەسیترین ئەزیز بدوێنی کە دەڵێ جێمی دووەم باسی جێمی دووەمی لا دەکەی، جێمی دووەم جێمی ڕاهێنەرانە. جێمی دووەم جێمی ڕانەرانە. ئەمە ڕۆڵی ڕانەرە کە بەم تیپە بەم شێوەیەوە. لە پشت ئەم ڕاهێنەرەوە چێ هەیە؟ لە پشت ئەم ڕاهێنەرە ئەنتۆنیۆ پێنتۆسەیە کە هاوکارێکی بێپایانی یاریزانەکانی ڕیال مەدریدە کە ئاسیان بەردەوام لە لووتکێ. ڕیال مەدرید هەتا کات بەرەو سەر بڕوا کات بچووک بێتەوە بووی ئەم تیپە تامە زۆرترێ بێ بۆ گۆڵ تۆمارکردن، ئەم تیپە تامە زۆرتر دەبێ بۆ گۆڵکردن. ئەمە پشتی بە چی بەستووە؟ پشتی بە توانایەکی جەستەیی بەهێز بەشتووە. پشتی بە توانایەکی جەستەیی بەهێز بەستووە کە ئەمەش ئەنتۆنیۆ پێنتۆس با تەواوی لە پشتیەوەیەتی و توانیوێتی ئەم تیپە بەم شێوەیە ڕێک بخە. یەمە سەر کۆمەڵی خاڵ و کۆمەڵی قسەی ئێوە کە بەردەوام ئەم قسانە دەکرێت، بەڵام من خاڵ بە خاڵ ڕوونی دەکەمەوانێ وەکو ئاماژەم پێکرد جێمی دووەمەوە خولەکانی کۆتایی پەیوەندیشی زۆری بە پێنتۆسەوەیە. زۆر کەس دەپرسێت بۆچی ڕیال مەدرید لە جێمی یەکەم بەم پێگاتەیە یاری ناکە، یاخو بۆ ڕیال مەدرید پلانی یاریکردنیە گۆڕێ. من ئاماژەم پێدا لە یاری چەلسیش لە یاری چوون سەرکەوتنی تەمەنی مۆدریچ و هەروەها سەرکەوتنی تەمەنی کرۆسیش، ینی هیچ ئەمە بۆ چوونی خۆمە پێتان دەڵێم. من پێم وایە ئەنچیلۆتی کە هەنێ جار یارەکەی وا دەردەکەوێت 4-4-2 کە ڤالڤێردی یارمەتی ناوەند دەدات، سەرکەوتنی تەمەنی ئەم دوانە هۆکارە بۆی کە ئەنچیلۆتی نەوێرێ ئەو مجازەفەیە بکات یاخود ئەو جوودە یاخود ئەمە زانیاریە بێ لەلایەن پێنتۆسۆ پێی درابێ کە ئەمانە کە ئەم یاریزانانە ئەگەر بێت و لە خولەکی یەکەمەوە بەم شێوە جوودکەن لە ساحەیان ناتواننەوە خولەک بەم شێوازە بەردەوامن. وەک دەبینن ئاستی تۆنی کرۆس و مۆدریچ من هیچ لاریم لە ئاستیان نییە، یاریزانی ناوەزم، بەڵام ئاستیان یاری بە یاری فەرقەکە. یاریە مۆدریچ 120 خولەک ناوازێ، یاری کۆک و یارەکەی دوێنە 100 ینی ئەو چەند خولەکەی کە یاری کرد 70 خولەک بوو 65 خولەک بوو، مۆدریچ یاریزانێکی زۆر ئاسایی بوو لە یاریگادا. لەبەرەوە من پێم وایە بە ئامۆژگاری پێنتۆس و ئەنچیلۆتیش بۆیە دەبێتەوە بە 4 ناوەند ڕیال مەدرید، لەبەرەوەی کە متمانن نییە بەوەی کە تۆنی کرۆس و مۆدریچ یاریەکی 90 خولەکی بۆ پەڕی ئاس و بۆ پەڕی جوودەوە تاوا بکەن. بۆی دایمە بێم حەزەرە بێتە ئەوەی لە کاتیشی دیاریکراوی یاریگای ئەو تاقە تایبەتەی کە لە نێوان تۆنی کرۆس و مۆدریچ هەیە دەرکەوێت لە یاریەکانە. ئەگەر یاری شەوی ڕابردوو بە نمونە وەرگرین، ڕیال مەدرید بە ماندووبوونی زۆرەوە بەشداری کرا. ئەمە ئەگەر بچینە دیوی شیکاری و یاریە، ڕیال مەدرید لە 120 خولەکی یاریکردنی چێلسیەوە هاتووە. ڕیال مەدرید 3 ڕۆژ ئامادەکاری تەواوی لەبەردەمدا نەبوو بۆ میاریە. ڕیال مەدرید پێکانی مارسیلۆ مێندیە بۆ ڕیال مەدرید نەبوونی کاسمیرۆیە بۆ لاریە. ڕیال مەدرید بە ناچاری بەرگریکاری باڵی ڕاستی بدۆتە بەرگریکاری باڵی چەپ یاری پێکردووە و تیپەکە تەواو ماندوو بووە. و جگە لەوەش ئەو دوو گۆڵەشی لەسەری تۆمارکرا هەڵەی تاگە کەسی یاریزانەکان بۆ کەی دەرمیلیتیا و بەرپرسیارە دوو گۆڵەکە بووە. بەڵام لە هەمان کادا
ئیدەر میلیتاو زۆر ئاساییە بکەوێتە ئەم هەڵەیەوە لەبەر تیپەکە بەم جۆرە ماندووە. یعنی تیپەکە بەو جۆرە ماندووە کە بکەوێتە ئەم هەڵەیەوە لەبەرەوە زۆر ئاساییە تیپێک بکەوێتە ئەم بارودۆخەوە. زۆر ئاسایە تیپێک بکەوێتە ئەم بارودۆخەوە، بەڵام جوان لەوە جوانتر ئەوەیە کە ئەم تیپە چۆن بێنیتەوەمە. من سیرم لێ یعنی شەوی ڕابردووی بینیم هەمووی وەسفی بنزیمە و یاریزانەکان بوو. ئەنچیلۆتیش دوای یارەکە بە هەمان شێوە توێتی. بەڵام باوەڕ بکەن تاریخ زیاب لە بێنسپۆرت و لە کەناڵەکانی تر کە دانیشتبوون بە دیوێکی تر باسی سەرکەوتنەکەی ڕیال مەدرید دەکرا. من پێم وتن یعنی بە داتا شتەکانتان پێ دەڵێم هەر بە قسەکردن نامەوێ بیکەم. بە داتا ئەمە ڕیال مەدرید لە جێمی دۆم. ئێستش زەلام بڕوای وایە کە بەس ئەو کەسەی کە خاوەنی ستایل یاریکردنی هێرشبەریە ئەمە ڕاهێنەرێکی سەرکەوتووە. بەڵام با من یەک ڕوونکردنەوەتان بەمێ لەسەر ئەوە ئەگەر من و تۆ بەیەکەوە بچین بۆ یاری ینی هەر بە هاوبەشی من بۆیە نمونونەکەتان وازە بۆێنمە بەشگە جوان لی تێبگەن. ئێمە ئەگە بچینە ناو یاریگایەکەوە یاری بکەین خۆ هەمومان هجووم نابین. یەکێکمان ناوەند دەبێ، یەکێکمان بەرگریە بێ، یەکێکمان گۆڵچیە بێ، یەکێکمان هێرشبەرە بێ، واتە دابەشە بێ. و ئەو کەسەی کە گۆڵچیە بێ ئەوە نییە بڵێن لە یاری نازانێ. ئەوەی بەرگریەکە ئەوە نییە بڵێ لە یاری نازانێ. ئەوەی کە هجوومە و گۆڵەکە ئەوە نییە بڵێن پرۆفیسەر نەخێر. ئەمە هەمووی خەسڵەتێکی تایبەتی خودی مرۆڤەکانە، خودی مرۆڤەکان لەوەی کە حەزی خۆیان بۆ ئەو شتێککە هەیەە دیاری دەکەن. بۆ نمونە تۆ ڕایەنەری من حەزم بەم ستایل یاریکردنێ. تۆ یاریزانی من حەزم بە یاریکردن لەو مەرکەزەی یاریکردنە لە ناوەندە لە هێرشبەرە لە بەرگریە. ئەمە ناگەینە کە تۆ هێرشبەر وێڵزەڵێتەوە سەر ناوەند و بەرگریەکەیە یاخود تۆ یاریزان بی ئەوان یاریزان نەبن. نەخێر هەمووی تەواوکەری یەکەن. چۆن پلانی هێرشبەری پلانە بە هەمان شێوە پلانی بەرگری پلانە. ینی باوەڕ بکە من ینی بەس ئەمەوێ ئەو دۆخە تەندروستە دروست بکەم کە لە مناقەشاتە ڕووبە. طبعاً ئەمەوێ ینی شتەکان بەردەوام پێ بم لەوەی کە باس لە ڕۆڵی ڕایەنەر و هەروە لەم تیپە بکەم کە ئەمە چەنەم گەڕانەوەی ڕیال مەدرید دەکەنجامیە بەرامبەر پاریس سەن ژەرمان لە ماوەی 17 خولەکدا شتێکی لە پاریس سەن ژەرمان تێگەن لەگەڵ چێلسیە پاژەوەی گۆڵی دومی لە خولەکی هەفتا لەسەر تۆمارکرا بەڵام دوای ڕیال مەدرید هەر خۆی بارودۆخەکەی یەکسان کرداوانێ و بارودۆخەکەی هەڵگێڕامە بەرامبەری شپی لە 2 گۆڵی لەسەر تۆمار کراوە 4 گۆڵشی تۆمار کرد. زۆر کەس باسی حاڵەتە تەحکیمیەکانی میاریەکە ئەو بابیریشم نەچێ قسێکیش لەسەر ئەوە بکەم. حاڵەتە داوەریەکان کۆمەڵێک یاسا هەیە داوەر یاری پێبەڕێوا بە. ئەو تۆپەی ڤینیسیۆس کە بە فاوڵە ژماری کرد ئاساییە. ئاساییە بە 3 دیو تۆپەکە فاوڵ نییە بەڵام لە دیوێکەوانێ دەردەکەوێت کەم تۆپە کە بەرشانی دەکەوێت بەر ئێرەی دەکەوێتوانێ داوەر وای دەبینێت ئەمە فاوڵە. ئەمە ئاساییە. زۆر ئاسایە. تەوەقوعی حەکەم لەو کاتەیە زۆر گرنگە. چۆن بە 3 لای ڤیدۆ ئەم تۆپە ئایبی نییە بەڵام بەیەک لای ڤیدۆ دەستەکە دەرەکەین. لامان حاڵەتدا بۆی کاماڤینگاش کە یانیەگەی ورد بیتەوە لەی شایانی کارتی سوور بوو کە دەبایە کارتی سوورکە هەمان بارودۆخە. ئاساییە داوەرپێی وایە ئەم حاڵەتە حاڵەتێکی ئاسایە و پاژەوەی زەردێکی یاوە بە یاریزانێک پێویستە کاتە ساموحی لەگەڵ بنوێنێ و درێژە بدا بە یارەکە بۆی کە کارتی زەردی دومی نەداتێ. ئەنی ئەم بارودۆخە تەحکیمیانە زۆر ئاسایە بۆ تیپێ. زۆر کەس ڕەخنەی تر لەوە لە ڕیال مەدرید دەگرێت بۆ پێگاتەی سەرەکی بەو جۆرە یاری ناکا بۆ خوب بۆچی ڕیال مەدرید یاریەکی توندی هێرشبەری ناکات توندی بەرگری ناکات. من یعنی ئەمە پێتان دەڵێم حەز دەکەم بەراوردکاریە بکەن لە نێوان پێگاتەی ڕیال مەدرید و مانچستەر سیتی. لە نێوان پێگاتەی ڕیال مەدرید و لێڤەرپوڵ، لە نێوان پێگاتەی ڕیال مەدرید و چێلسی، لە نێوان پێگاتەی ڕیال مەدرید و بایر مونیخ وەکو ناو تاک بەم جۆرە. بۆ نمونە وەرە باسی باڵەکان کە لە مانچستەر سیتی و لێڤەرپوڵە باسی باڵەکانی ڕیال مەدرید کە شەوی ڕابردوو کارفاخاڵاسێکی ناوازەی پێشکەش کرد بەڵام من باسی کۆی گشتیە مۆرزاکەم.
وەرە باسی ڤاندایک و ئالیسۆن باسی ڤاندایک و باسی دیاز و لاپۆرتی و ستۆنز و ئەم بەرگریکارانە بکە لەگەڵ کۆناتی و ماتیبە لەگەڵ تا ڕادێک من هیچ لە یەکم لەسەر ئالابانیە بەڵام بۆ نمونە ناوهێنانی بۆ نمونە ڤاندایک و دیاز وەرگری بە نمونە لەگەڵ ماتی بوو لەگەڵ میلیتا و ئەلابا جیاوازیان زۆرە ئەوەی کە کێشینیانی لە گۆڵچی من تەواوی پێگاتێکاڵێم مقارنەی ئەمانە بکە ئەنجەگلیەکان لەسەر تیپەکە هەڵبچنەوانێ بەو شێوەیە کە خۆ دەتەوێت و ئەوەشی کاماژەم پێیا دەمەوێت یعنی ئێستا کە من لێرە باسی ڕیاڵ مەدرید و باسی ئەنچیلۆتیتان بۆ دەکەم ئەمە مانایەوە نییە تۆ لە بۆسەیە بۆ من دانیشی چاوەڕێ یەک دۆڕانی ڕیاڵ مەدرید کەی ئەوە ڕیاڵ مەدرید دۆڕانی کاکە ڕیاڵ مەدرید تیارە نیە من پێ دەڵێم ئەمەی کە ڕیاڵ مەدرید تا ئێستا کردوێتی وەڵی زۆری زیای لەم پێگاتەی خۆی زۆری زیای لەو تمۆحەی هاندەرانی ڕاستەقینەی ڕیاڵ مەدرید لە سەرەتای وەرزا بە تیپەکەیان هەبووە یعنی لەم وتەیە تێ بگەن ئەمەی ڕیاڵ مەدرید تا ئێستەیە ناوێتی زۆر زیاترە لەو تمۆحەی کە هاندەرانی ڕیاڵ مەدرید لە سەرەتای وەرز لەسەر بناغێم تیپە هەڵیان چنی بوو لەبەرەوە ئەمە عەرزی ڕیاڵ مەدرید نییە بەسەرانی نەخێر بەڵام بردنەوەکانی جێگەی ستایشە گەڕانەوەکانی جێگەی ستایشە بەڵام ئەمەوە ناسەلمێنێ کە ڕیاڵ مەدرید لە لیڤەرپۆڵ و مانچستەر سیتی لە هەموو تیپەکانی تر باشترە بەڵکو کۆمەڵێک تایبەتمەندی لە یاریەکانە جیاوازی بە ڕیاڵ مەدرید دەبەخشێ و بیریشمانە چێگەر ئەنچیلۆتی ئەم نازنەوە بەرێتەوانەیە کە وڵی یعنی هەنێش دێ بەداخەوە کە پێکەنی نەمگرێ زۆرێک دانیشن ڕەخنە لێگرن لە شێواز یاریکردن ئەنچیلۆتی ئەمە بەرێتەوانێ ئەوێ بە ڕیکۆردی جیانی ئەبێ بە تاکەڕانەر کە دەبێتە پاڵەوانی پێنج خۆڵە گەورەکەی ئەوروپا هەر واز لە کاری ڕانەرێتێکگەی بێنن بەلایانی مرۆڤایەتی و بەلایانی مرۆڤایەتی ڕێز لەو سەرسپی بگرن باوەڕ بکەن بە دیار فکری تۆپ و بە دیار یاری تۆپ و لە ساڵی 95 کە هاتوۆتە نێوبواری ڕانان ئەم کابرایە خەریکی تۆپ و ناوەزە بووە و بە دڵنیایش پێتان دەڵێم یەکێک لە هۆکارە سەرێکەکانی بەرزبوونەوەی ئاستی بنزیمە سوود وەرگرتنە لە ئەنچیلۆتی و لە ئەوەی کە ئەنچیلۆتی چی بەڕێکردو لە ژیانی وەرزشیدا ئەگەر کۆمنتەکان فریا بکەم بە پێی توانە چەندێک فریاکەوتم بیخوێنمەوە بەشی کۆتایی تایبەت دەکەم بە قسەیەک لەسەر بەرشۆنە و لەسەر ڕیاڵ مەدرید و ئەمە یەک تایبەتمەندی تری بنزیمەشتان پێ بڵێم پێشەوەی بچمە لای بنزیمە لە کۆی 1970 یاریکە ئەنجامی یا بە درێژایی یاریکردنی تەنها 14 کارتی زەردی وەرگرتووە تاوەکو ئێستا کارتی سووری بە ڕوودا بەرز نەکراوە تاوانێت کە خۆی لە خۆی ئەمە تایبەتمەندیە وام ساڵ تاکە یاریزانە کە لە 39 یاریدا 39 گۆڵی تۆمار کردو پێما بێ 11 ئەسیستیشیە ئاستی بنزیمە بەرەو ناوازەی و لێوەشاوەیەکی زۆر دەڕوا و من حەز ناگەم لێسۆ مناقەشەی باڵندۆر بکەم و ئەوە بابێکی ترە کە کاتی خۆی دەچینە سەری و دەشمێ ئاماژە بۆ بکەم کە لە چامپیۆنز لیگیشە لەو کارتە زەردی کە بەرامبەر چێلسی وەریگرت یەکەم کار بوو لە دوای ساڵی 2013 کە لە چامپیۆنزی کارتی وەرگرت بوو لەبەرەوە بنزیمە درەوشاوەیەکی زۆر گرنگی ڕیاڵ مەدریدەوە باز لە ڕۆدریگۆ کرێ چەند یاری ڕۆدریگۆ تامبینیەوە بە سەرەکی یاری کردووی ئیسفادەی نەبووە چەند یاری کاماڤینگالدا بینیەوە کە بە سەرەکی یاری کردووی ئیسفادەی نەبووە بە پێچاوانەوە بە یەدەگەکانی ئیسفادەیان هەبوو بۆ ئەسینسۆ ژەمان شێوەکە کەوابێ ئەمە بیرۆکەی ڕانەرە کە پشت بە کام یاریزان دەبەسێ و هەنێ یاریزان جاریوا بێدەجی خزمەتی زیاترەکەن و جاریوا بە سەرەکی کاگاکۆڵ ئێو شتێ ڕیاڵ مەدرید جیا دەکاتەوە لایەنەکانی تر بوونی هەیبەتێکی گەورەیە کە ڕەنگی داوەتەوە بەسەر هەموو لایەنەکانی کاگوریا دەستخۆشی دەکات من سوپاست دەکەم کاگوریا کاگومێ دەڵێ بە هەموو شێوەیە کاماڤینگا حەقی کارتی سووری هەبوو من پێ دەڵێم کاگومێ دەڵێم چۆن ئەو حاڵەتە دەستەی ڤینیسیۆس تەوەقوعی حەکەم لەوێ زۆر گرنگە کە کرا بە فاوڵ کە لە سێ لاوە فاوڵ نەبوو لە یەک لاوە کامێراکە دەریەخست کە فاوڵ بێ تەوقع حەکەم لەو کاتیاوەیە و من خۆشم بڕوام وایە بەڵێەوەی کاماڤینگا شانی کارتی سوور بوو وەکو تەوقعی خۆم بەڵام من بڕیاردەر نیم من بڕیاردەر نیم لەوە چیە لەو کاتەیە داوەر وەکو ئاماژەم پێکرد یاریزانەکە زەردێکیەیە بۆیە پێویستەکە کە چاوپۆشی لێ بکە و دواتر زەردی دۆمی پێبە ئەمەی لەبەر چاوگرت بێ کاگیواجا وەڵاهی کۆمنتەکە و زۆر تێکترنجاوە ئەنجوان ناخوێنێتەوە بۆم تۆقێنەرترین تیپە لە ئێسادا لە دوایویش لیڤەرپۆڵ ئەمە کاک هەوراسکاوێ زوا دەڵێت
پێدوانیە دووگۆڵەکەی خواردی میلیتاو لی بەرپرس بوو بەڵێ کاکتوانە ئاماژەم بەوەدا کاکتوانە گەر سێری شکرد بێ و باسی سڕی سەرکەوتنەکانی ڕیاڵ مەدریدیشم کرد کە من پێم وایە ئەنچیلۆتی و پێنتۆس هۆکاریەوە گەڕانەوەی ئەم تیپەن کە لە گوێمی دۆمدا بەو جۆرە مامەڵە دەکا. کاگر ڕەسوڵ علی زەنگەناڵێ تۆ لە ترسی کرێکاری خۆ کردو بە شیکەرەوەی تۆڤێ بەو خوایە کاگر ڕەسوڵ لە ژیانمان توانای کرێکاریم نەبووە، یعنی سوبحان الله هەر لەسەر کۆمپیوتەر و خەریکی خوێندنم خۆ ئاگادارە، ینی توانای بلۆگلابردنێکم لا نەبووە. باوکیشم کە خانووی دروست کردووە خۆ ئاگادارە نەمتوانیوە هاوکارێکی زۆر باشی بم. لەبەرەوە دڵنیا بە بۆ نییە بەس نازانم بۆچی ترە من سوپاس دەکەم دەستە خۆش بێ و زۆر ئاسایی من کۆمنتەکە وەردەگرم مەرز نییە ئێوە هەمووتان شتەکانی منتان مەدڵ بێ وکو چۆن منیش ئێوەم هەمووی بادڵ نییە زۆر ئاساییە من ڕێز لە کۆمنتەکە دەگرم سەرسەر و سەرچاوم. ڕیاڵمەدی دیارێکی تااقەت پڕوشێنی کرد کە گۆڵی لەسەر دەکرێت دەزانێت مامەڵە بکات لە میانە قورسانەدا ئێمە هۆکارەکەیمان ڕوون کردەوە. ئاستی وینی چۆن بوو بۆ هەموو دەستخۆشەکان بۆ کەریمە وەڵام هەموو دەستخۆشەکان بۆ کەریمە بۆ کارەوەی کە فریادڕەسی کۆتایی کەریمەوە متمانەی تەواویش لە یەڵی پێشەوە بە کەریم بنزیمێ. ڤینیسیۆس ئاستی یاری دوای یاریە گۆڕێ بەڵام هەوڵدانی بنزیمە بەردەوامە لە یاریەکانە بەڵام لە کۆتایی ئاستایشی ڕیاڵ مەدرید بۆ هەموویەتی کارفاخاڵ پاڵەوانی یاری دوێنێ بوو لەگەڵ ڕۆدریگۆیە دواتر بنزیمە و ڤینی و یاریزانەکانی دیکە کارفاخاڵ و ڕۆدریگۆ پیاوی یارەکە بوون بەڵام ئیتری ئەلام بەو جۆرەیە وەسفی بنزیمی پێدەکرێت. کاگ علی سوپاس دەکەم کاگەڵمەت سوپاس دەکەم کاگەڵمەتی هاوڕێم کاک شۆرژ دەڵێ باوەڕ بکە من لە سەرەتاوتم ڕیاڵ لە ڕیزبەندی پێنجەم یا شەشەم ئەبێت بەڕاستی ڕانەرێکی بەتوانە من لای سیملانەوەم ڕانەرم لە بەرچاوە کاک شۆڕژیان ئەمە تەوەقوعی خۆتە. کاک سمکۆ دەستخۆشی دەکات کاک علیە لێ بنزیمە شانی تۆپی ئاڵتونیە ئەمساڵ بەتەکیید بکەینەوە سەرەوە حاڵەتە ڕەنگە بەو شێوەیە بێ و کەسیش لەو شایستەتر نەبێ کاگاوکار دەستخۆشیەکە بامان شێوە. ڕوونکردنەوەکانم بۆ کاکتوانە گەیشتووە من زۆر سوپاس دەکەم کاک سەنگەر دەڵێ بەڕای منم خۆشیانەی ڕیاڵ تەمەنی درێژی تاوەکو یارەکەی مانچستەر سیتیە. کاک سەنگەر پێم وتی زۆر ئاساییە ڕیاڵ مەدرید بەرامبەر مانچستەر سیتی بدۆڕێ وتم لە ئامانجەوە سەیری تیپەکە بکە ڕیاڵ مەدرید لە کوێوە هاتووە بە کوێ ڕیاڵ مەدرید بە چ ئامانجێ بەشداری وەرزەکەی کردو و ئێستا لە کوێ وە چی دەکا ڕیاڵ مەدرید بەرنامەی پێش دوای یاری کلاسیکۆش پێم وتن ئەمە پێگاتی تاوەکاری ڕیاڵ مەدریدە ئەم وەرزە ئەنچیلۆتی هاتووە ئەو تیمەی کە 10 ساڵ پێش ئێستا دروست بووە ئەنچیلۆتی کارەکە بەڕێیەکە و دواتر پێرێز ئەگەر ئەنچیلۆتی توانی مامەڵێکی تەندروست لەگەڵ ئەم تیپەیە بکە ئەیهێڵێتەوە بۆی کە مێرکاتۆی هاوینە مێرکاتۆیکی ناوازە بۆ ڕیاڵ مەدرید ئەنجام بدا بە وەرزی نوێ ئەگنە ئەمە وەرزی کاربەڕێکردنی ڕیاڵ مەدریدە ئەوەی دەیکەن بە زیاد دەیکەن یاریزانەکان. کاک محەممەد زۆر سپاس دەکەم کارفاخاڵ لە مشتێکی بۆ ڕیاڵ مەدرید کردووە پیاوی ون بووە بەڵێ بەتەکیید کاقەهار ئەوەی تۆ دێڵی تاوا خۆشم ئاماژەم پێدا. بەشی کۆتایی باسێکی وتم باسی ڕۆما بە تایبەتی لە یاری ئەنتەر میلاندا دەکەم ئەمە بەڵێنی من بێ بۆ ئێوەی بینەر ئەوە دڵنیا بن لەوەی کە باسیەکەم و ئەم شەو بەرشۆنە بەرامبەر قادش یاریەکە بەرشەلۆنە لە دوای ڕەخنەیەکی زۆر و لێشاوێک ڕەخنەوە دێتە نێو یاریگای کامنۆ لەگەڵ قادشارێکە. ڕەنگە پێتان وابێ قادش تیپێکی یاسانە ڕەنگە پێتان وابێ کە یارەکە بۆ بەرشلۆنە هیچ نییە بەڵام ئەوەی بۆ بەرشلۆنە گرنگە لەم یاریە ئەو مامەڵە تەندروستەی چاویە کە دەیکا لەگەڵم تیمە. ئایا چاوی چۆن مامەڵێکی تەندروستەکە لەگەڵم تیپە پاژەوەی لە یۆرۆلیگ ماڵاوە یان کردەوە پاژەوە ڕەخرانی لە خولی ئیسپانیا هاتنە سەری یاری لیڤانتی و خۆشی لە کۆنگرەکە ئاماژەی پێوە کردووە کاردانەوەی یاریزانەکانم لەم یاریە گرنگە ئەگەرچی قادش ئەم یاریە بۆ هەوڵی مانەوە دەدات لە خولی لیگەی ئیسپانی و لە ئێستادا قادش هەموو هەوڵ و تەمەنای بۆیەکە لە خولی لیگەی ئیسپانی بمێنێتەوە وەیشێکی تر لە تایبەتمەندترین یاریەکانی ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەی ناپۆلی و ڕۆما کە ڕۆما لە پێناو جەنگانی بۆ گەیشتن بە چامپیۆنزێکی وەرزی داهات و پاش یەکسانبوونەکەی یۆڤانتۆس هەوڵ دەدات دەبێت سەرکەوتن بەسەر ناپۆلی تۆمار بکات و ناپۆلیش ڕێگە چارەی ڕکابەریکردنی ئینتەر و میلان لەسەر بردنەوەی نازناوی خولی ئیتالی سەرکەوتنێتی بەسەر ڕۆمادا. هیوادارم
دڵتان لێم زویر نەبێ ئێوە عزیز و خۆشەویستی منن شتەکان بە دیوە وەرزشیەکەی خۆی وەرگرن و ئامانجی منیژەوەیە کە لە دەرەوەژ یەکمان بینیەوە مناقەشەیەکی وەرزشی جوان و پاک و پوخت بکەین کە هەمووان سیرمانکەن و شانازیمان پێوە بکەن نەکشی لێک بکوتین شاد و سەرفراز بن ئەخواتان ئەسپێرم خواتانەکە سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان